لە ئێستادا ئیتریەکێک لەو بابەتانەی کە زۆر قسەی لەسەر ئەکرێت و وایە کە هاوڵاتیان ئەیانەوێت ئەنجامی بن لە درێژەی فەریزە ئاینەکانیان ئەوەیە کە سەرفترە بدەن جا بۆ ئەوەی کە زانیاری تاوەتان دەست بکەوێت لەسەرەوەی کە بە چ شێوەیەک بدرێت و هەروەها شمولی کێ ئەکا بڕەکەی چۆنە و بە شێوەیەکی گشتر زانیاری تاوەتان دەست بکەوێت ئەڕێنە لای بەڕێز جەنابی مامۆستا وشیار جافەرانی مامۆستای ئاینی لە لامان میوانن مامۆستاگیان زۆر زۆر بەخێر بێ بەخێرڕێتان ڕازی بێ ئینشاڵڵا خوا تەعاتۆی بادەتمان لێ قبولکە و سپاسی هەستی بەڕێزتان دەکەین کە ئەم کاتتان بەخشی بە ئێمە بۆی بتوانین لە شاشەی تەلەڤیزیۆنەکەیەوە ئەو پەیامە بە بینەران و بیسەرانی خۆشەویستی کوردستان بگەین. زۆر زۆر سپاس بە بەڕێز جەنابی مامۆستا کەسی وا هەیە دەستی لە خێرا یا زۆر دەستی بە کەسانەوەی کە پێویستیان پێیەتی لەوانەیە بەلایەوە بۆ نمونە پرسیار بێت بڵێ خۆ من خێرەکەکەم ئەمە جیاوازی لەگەڵ سەرفترەیە چییە؟ خۆی سەرفترە بۆ ئەبێ بدرێت و لەگەڵ خێرا چ جیاوازیەکی هەیە؟ باش. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوەیەکی گشتی یاساکانی بۆ خزمەتی مرۆڤایەتی. پایەکانی ئیسلام لەسەر 5 پایە بابەندن یەکێکیان پێی دەڵێن زەکات. زەکات یعنی پاکردنەوەی ماڵەکانمان لەو بەشەی کە خوا دایناوە لەسەر ئیمانداران. کەواتە زەکات بۆ وەکو ئیسلام وەکو بەرنامەکانی دەستی بەشەر نییە چکم ئێستا مەسە بڵین ئەوانەی کە ئیشتراکین ڕەسمانیەت ڕەفز دەکەن ئەوانەی کە ڕەسمانی ئیشتراکیەت ڕەفز دەکەن بەڵام ئیسلام وانی ئیسلام دەڵێ بە ڕەسمالەکە هەبێ بەڵام ئاگای لە فەقیرەکە بێ ژیانی فەقیرەکەش دابینکە یارمەتی لەو ماڵی کە خوا داوێتی و ئەنفیقوا مما ڕەزەقناکم لەو ماڵی کە یاومە پێتان بەشی خەڵکی لێ بدەن چکە بەشی خەڵکی تیاوە فی ئەموالهم حق معلوم للسائل والمحروم. زەکاتیش لە دیندا ئەگەر یەکێ زەکات هەبێ زەکاتەکە نەدا خوا پەناماندا پێی کافرە بێ و ماڵەکەشی پێ حەرامە بێ. زۆر خەتەرە کە ئەو ماڵە کە چۆ حەدی نیسابۆ دەبێ حەقی خۆی لێ دەرکەی ئەگەر حەقی خۆی لێ دەنەکەی یەکەم ئەگەر بڕای پێ نەبێ خوانەخزەوە پێی کافرە بێ لە دین پێی دەرەچێ ئەگەر بڕای پێ هێبێ و نەیدا گوناحبارە و گوناحێکی گەوراکە و ماڵەکەشی حرامە بێ بۆ ماڵە لە قیامەتە خوا عەزابێدا. باشە کەواتە ئەمە بۆیە ئەم زەکاتەدانا بۆی بژێوی ئەوانەی کە هەژارن ئەوانەی کە نەبوون کە داماون بیانهێنین تۆزێ ژیانیان ئینشەڵڵا مسۆگەرکەین. یەکێ لەو دیاریانەی کە لە جژنی ڕەمەزانە خوای گەورە لەسەر ئومەتی پێغەمبەر عەلەیهیسسەلام داینا زەکاتی فیترە یعنی سەرفترەی کوردواری خۆمان کە دەیڵێن ئەم زەکاتی سەرفترە وەکو جەژنانەیەک وایە بۆ ئەو عایلانەی کە هەژارن بۆی ئینشەڵڵا بتوان بژێوی جەژنیان دابین کە هەمومان بەیەکەوە جەژن کە هەمومان بەخۆشی بژین هەمومان سفرەکانمان ئینشەڵڵا ڕازاوە بێ. ئەمە یەک دوو زەکاتی سەرفترە بۆ نەقسانی ڕۆژۆکانمان بڵین کەم و کوڕیمان هەیە لە ڕۆژۆکانە ئەمە ئەو کەم و کوڕیانەمان بۆ چارەسەرەکە. جا دیارە ئەمەش کارێکی زۆر باش و جوانە هەتا ئێمە دوو جەژنمان هەیە لە ئیسلام جەژنی ڕەمەزان جەژنی قوربان. جەژنی ڕەمەزان سەرفترەمانە جەژنی قوربان گۆشتمانێ ئەوە حیوانەکان دەکەن بە قوربانی و گۆشت دەنێرین بۆ ئەو ماڵانەی کە جەژنی بەو خواردنە بکەن کە لەلایەن ئیسلام و بۆیان بڕاتن. کەواتە ئەم زەکاتی سەرفترە بۆ یارمەتی چینی هەژار چینی هەژار لاخوا زۆر خۆشەویستە هەتا خوشکە بەڕێزەکەم بینەران و بیسەرانی خۆشەویست ئەو یاسای عقوباتی کە لە ئیسلامیشا هەیە سوبحان الله یاساکانیش هەر خزمەتی چینی هەژارەکە بۆ خزمەتی چینی هەژار مەسەر تۆ سەیرکە ئینسانێک خوا نەخواسە لە مانگی ڕەمەزاندا ئەگە بە ڕۆژوو بێ و بڕاتە لا خێزانەکەی سی حکمی دەدات ئەڵێ یا ئەبێ عەبدێ کوڕی ئازادیکە یا بێ نانی 60 فەقیر بێ یا بێ 60 ڕۆژ بە ڕۆژوو ئەم دوو یاسایی یەکەم و دۆمیان بۆ خزمەتی هەژارە یا یەکێک خوا نەخواسە لە خێزانەکەی تووڕە دەبێ یا وەکو کابرای کوردەمان دەڵێ بازێ لەگەڵ ڕێز و حرمەتدا بۆ جوان بازێ ئەفرەتەیە ئیتر وەزعی پیاوەکە ئەوەندەش فرزاکە تەلاقێدا دوای تەلاقە بە تەلاقەکەش ڕازیان لە وەکو خوشک و دایکم وای ئەمە پێی لە شەرع پێڵن زیهار ئەم زیهارەکە وتی دەبێت دیسانی یا عەبدێ بکڕێ ئازادیکە یا بێ نانی 60 فەقیر بە یا ئەوانەی کە سوێن دەخۆن و سوێنەکان ئەشکێنن کە سوێن دەشکە ئەمیش کەفارەتیە کەفارەتەکەی ئەوەی چێ یا ئەبێ نانی 10,000 بە یا ئەبێ 3 ڕۆژ متەتابع بە ڕۆژوو بێ. کەواتە یاساکانی ئیسلام حتا عقوباتی ڕەحمەتە بۆ خەڵک عقوباتی ڕەحمەتە بۆ عقوبەی ئەو کەسادا کە سەرەڕۆیی کردووە
لای داوە بۆ ئەوەی خزمەتی چینی هەژار و فەقیرەکانی پێ بکە بۆی بژێوی فەقیرەکان دابینکە کەواتە بە شێوەیەکی گشتی ئاینی پیرۆزی ئیسلام خزمەت بە چینی هەژارەکە چینی هەژارەکانیش بەحبوبترن لاخوا لە سەرمایەدارەکان. مامۆستا بۆ ئەم ساڵ ئەنجومەنی باڵای فتووە دیاری کردووە کە سەرفترە چەندێک بێت؟ دیژەی فتووە دیاری کردووە لای ئەدناکەی 2500 بەڵام من بە قەناعەتم دەبێت ئەو خەڵکە لەو بە هەڵە تێنەکات چون 2500 بۆ یەکێکە کە وەزعی زۆر باش نیە لەوەی کە وەزعی باشا بێ بەقپەی خواردنەکەی کابرا برنجی کوردی بخوا و بچێ برنجی بدا ئەو نابێ بێت لە خواردنەکەی خۆ لە خۆراکەکە چی دەخۆی لەوە زەکاتی سەرفتر بێت مەسەڵ بڵێ ئێستا وەزعی من لەگەڵ برایەکی کا فەرقی وەزعی من باشترە ئەو وەزعی خراپترە بێ من زیاتر بدەم چون لەوەی وەزعی من باشترە لەو لەبەرەوە لەو حاڵەکاتە ینی ئەمە بۆ ئەتوانین بڵێ بۆ چینی هەژارەکانە 2500 ئینە ئەوە دوای دەبێت ئینشاءالله زیاتر بم بە تایبەتی سوپاس بۆ خوای گەورە هەزار سوپاس بۆ خوای گەورە پاشان سوپاس بۆ ئەو دەستە سپێ پاکە جوانی کە لەم کوردستانە هەم لە پیاوان هەم لە خانمان کە زۆر مەردانە زۆر کوردانە زۆر نیشتیمان پەروەرانە زۆر خواناسانە کە چاویان لە فەقیر و هەژار و مزگەوت و مەکتەب و خەستەخانە بەڕاستی ئەگەر ئەو دەستە سپێنەوە لەوانەیە بڵێم ئەم کوردستانی بەخوانەخۆک و ئەفریقای لێباتە زۆر خراپ بۆسی زۆر خراپە بوو بەڵام خوای گەورە بەرەکەت خاتە ڕزقیان و نمونە ئەمسالیان زۆرکە ئێمە هەمیشە لە میبەرەکانەوە دوعای خێریان بۆ بکەین لە دەستگا ڕاگەیەنەکەی وەکو جەنابتان و لە ڕادیۆ چ لە تەلەڤیزیۆن ئەو بەرنامانەی کە هەمانە زۆر تەشجیعیانەکەین زۆر دەستی ماندووبوونیان ئەو دەستە سپێ ماچەکەین کە دائما لە بیری فەقیردا دائما شەوق ئیسراحەت ناکە خەوی لێ ناکەوێت ئەگەر دراوسەکەی بژێوی بێ و فەرمودەی پێغەمبەر فەرمی والله ئیمانتانی حتا زۆر بە توندی دەڵێ سێجار دەفەرمی والله ئیمانینە والله ئیمانینە والله ئیمانینە فەرمی ئەی ڕەسوڵ چییە؟ فەرمی ئەو کەسەی کە دراوسەکەی برسی بێ ئەم پێویستیەکەی جێبەجێ نەکەن. جا بەڕاستی ئێمە زۆر سوپاسی ئەوانەکەین لە شاشەی تەلەڤیزیۆن جوانەکەی ئەوە بۆ ئەو خوشک و برا بەڕێزانە کە هەمیشە دەستکراون و مژدەیان ئێمە ئەوانە خۆشەویستی خوان خۆشەویستی پێغەمبەر سەڵسەڵام خۆشەویستی خەڵکن مەدالیای سەدڵی ئێمەن ئەنجا ئەوانە ئیشەڵا جێگایان بەهەشت و لە جەهەنمی شۆ دوورن ئەو سەخاوەتمەندانە بەڕاستی زۆر جێگەی تەقدیرن دەبێت ئێوەش لە شاشەی تەلەڤیزیۆنەکە دائیمەن تەشجیعیان کەن و دوعای خێریان بۆ بکەین ئێمەش بۆی کە خوا هەم تەمەنیان درێژکە هەم خوا ڕزقیان زیادکە مەرجە پارە بێ سەرفترەیان ئەتوانیت بۆ نمونە زەخیرەش بکڕیت بۆ مەزاهیبەکانی ئیسلامی ئێمە لە عالەمی ئیسلامیە چوار مەزهەبمان هەیە مەزهەب زۆرن بەڵام چواریان تەخسیس کراوە لە عالەمی ئیسلامیە کە مەزهەبی ئیمامی شافیە ئیمامی حەنەفی ئیمامی مالیک ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوا لە چواریان بێ تەسهیلاتیان بۆ ئومەتی پێغەمبەرکەوە مەزهەبی شافعی پێی وایە خواردن بدرێ چون لە زمانی پێغەمبەردا صلی الله علیه و سلم خەڵک زیاتر نەبوو بۆ و پێویستی بە خواردن بوو بۆی ئیمامی شافعی خوا لێ ڕازی پێی وایە خواردنی وەقت بدەن بۆ ماڵانەی کە بژێویانێ بەڵام ئیمامی ئەبوو حەنیفە خوا لێ ڕازی بێ فەرمێ ئەگە پارەکەشدا هەر مەمنونی پارەکەش بەدیلی ئەوەیە جاکەوتە لەم حاڵە کاتە کامیان بووی گونجە مەسەڵەن برایەکمانێ سوپەرمارکێتی هەیە و خوانێ بڕێ دوکانی هەیە و یا ئیستیرادی برنجەکە با برنج بدات بە خەڵک ئێمە هیچ مانعێکمان و دەستیشی ماچەکەی برایەکی کەمان هەیە مەسەڵەن ئێمەمانان موچە خۆرین ئێمە من گەنمم لەکوێ بوو یا برنجم لەکوێ بوو بیدەم بە خەڵک یا ئێستا تۆ ئەمڕۆ گەنم بەری بۆ خەڵک چی لێ بکە یا مەسەڵەن لە زمانی پێغەمبەردا صلی الله علیه و سلم کەشک و ئەم شتانیان داوە بە خەڵک چی بوو ئێستا گونجاوە من حەسری ناکەین بەڵام ئەڵێن بە پێی گونجانی ئەو شخصە ئەمە بەڵام من بە قەناعەتی خۆم ئومێدەکەم پێکابێتم ڕەنە پارەکە باشتر بێ بۆچی چونکە مەسەڵەن لەسەر خەڵکی ئێمە ماشەڵڵا منەواع بووە ئێستا من ڕۆژێ لە ماڵێ بووم بڕاتان بێت سێنەوە ماشەڵڵا برنج لەسەر سفرەکە وتم ئەوە چییە؟ وتی ئەمە بریانیە ئەمەش برنجی خڕەمەش برنجی درێژەتم بۆ خۆمە مەطعەم نییە وتی ئاخر هەیە خڕەکە ناخوا عیبێ هەیە درێژەکە ناخوا هەیە مەسەڵەن بڵێن بریانیەکە ناخواتم ئاخر کاکە ئەوە نابێت ئەوە حەق وایە خواردنێک لێنی ئەوەی کەیخوا نوێشی جاریوەکە ناخوا شتێکی کەی بووە ئینکەی نەکو بچێ بە مەطعەم جا مەقسەد بۆ ئێستا مەسەڵەن بڵێن بۆ نمونە تۆ برنجێک دێنی بۆ من من ئەو برنجە نەخۆم ئەمەیە دوای بیچوو بیفرۆشمەوە بە نیوە قیمەتی ئەوش دێم وەرناگرەوە زەرم یان مەسەڵەن با بڵین الحەمدوللا من زەکات وەرناگرم بەڵام هەر وەکو نمونەیەک دێن بڵێن ئێستا من مەلای جافەرانم باشە ماشەڵڵا 165 ماڵ ئەم دێ 165 ساڵ ماڵ برنج بۆ من بێنێ من چی لێ بکەم خن ئەو بەڕاستی حتا ئەمە شتێکی بەڕاستی حەسرێکی خراپە کاتی خۆی مەسەڵەن شوکرێک دەچوونە پرۆسەی خێزانەوە چون دە کەس سەعاتی بۆ برێتی با خۆ من مزگەوتم دانەوە دە سەعات چی لێ بکەم یا مەسەڵەن چون دە 15 بەتانیان بۆ بر کاکە خۆم هۆتێلی نییە بەتانی ئەمە بەتانیە چی لێ بکە لەبەرەوە پارەکەی بیتێ پێویستیەکەی خۆی چییە ئەتوانێت پێویستیەکەی خۆی دابینکە ئێستا من نمونەیەکی زیندووتان بۆ بێن کوڕێکی گەنجی جوان
سەرفتەی دابوو کە سەرفتەکەی دابوو دیارە فەقیرە ئەو بە پارە دابوو تویان ئەوە دروست نییە ئەوشتی باشە کوڕێکی دۆزی بۆ کە بە حسابی خۆی هەژارە فەردەی برنجی بۆ کڕی بۆ لەم 10 کیلۆیەکانی کاکە ئەوە سەرفتەتی کاکە من برنجم ناوێت ئەیچی دەوێت وتی خوا ئاگادارە دایکم داماوە دایمی پێڵەکەم پاری دایک یەکەم نییە خەڵکی هەیە پاری دەرمانی نیە خەڵکی کرێکی پاری کرێخانەکەی ئێستا من ساحب بڵێ کرێکی بم من ئەگەر کرێکی بم بچم بۆ ساحب خانەکە برنجی بۆ بەرم لێ وەرەگرێ لێ دەنگی داوای پاراکە لەبەرەوەگە پارەکە بۆ توانای برنج کڕی ئەتوانی قوت بکڕی ئەتوانی کرێخانی لێ بدەی ئەتوانی دەرمانی پێ بکڕی پێویستیەکانی خۆتی پێ جێبەجێ کەواتە پارەکە ئاسانترە بۆ ئەمڕۆ من بە قەناعەتی پارەکە ئاسانتر جەنابی مامۆستا چێ شمولی وەرگرتنی سەرفیتراکە و هەروەها لەسەر کێ کە ئەم پارەی بدات زۆر بەداخەڵێم زۆر بەداخەوە دەڵێم خۆزگەوانە بواە ئەمڕۆ هەژارترین چینی ئەم میلەتە مۆزەفەکان ئەو بەناشکری خوارەوە 6 مانگە 1 مانگ وچەدراوە 6 مانگ 1 مانگ وچەدراوە یعنی ئەو مەسە بڵین 4-5 کوڕیا کچی مەسەن لە دایرەوەی بە قەپاتن ئەمیان موچە خۆرن ئەمەگەیان و موچە خۆرە قوڕیا کرد بەسەر موچە خۆرە موچە خۆرە نامبراو کرد لەسەر موچە خۆر لامون کەس محتاجترە جا من حتا لە میبەرەکەوتم زۆر هاوکاری ئەو دەستگایانە بکەن بە تایبەتی تەربیە کە ڕۆڵەکانمان بۆ پەروەردەکەن مامۆستا بەڕێزەکان کە پیرۆستترین نخبەی ئەم ناو کۆمەلگان چوم مامۆستاکان دکتۆر و مهندیس و ئێمەش مامۆستا پیگیانی کەواتە هەمومان قەرزاری مامۆستا بەڕێزەکانی جا لەبەرەوە دەبێت پێویستیەکانیان دابینکەین بۆی ئەوانش بتوانن هەم دڵیان مرتاح بێ هەم عەقڵیان لە جێگەی خۆی داوێ بتوان کۆرپەکانمان بە جوانی بۆ پەروەردەکەن ئەمە یەک دوو ئەمانەی کە خزمەتی ئەم کوردستان شیران بە ئەو برانی کە لە شارەوانی بەڕاستی ئەگەڕوان نەبن خۆدان چاک دەزان 1 هەفتە شارەکەمان بۆ گەنەکە ئەو ینی زۆرمان دوون خوا جەزایان باتەوە زۆر پێویستە من وا دەڵێم جەژنانیان بدەینێ یارمەتیان نەک هەر بە زەکات سەفرە یارمەتیان بدەین چکم بەڕاستی خزمەتمانەکەن شارەکەمان پاکەکەن شارەکەمان برایانی دایرەی کارەبا دایرەی ئەم دایرە خزمەت گوزاریانە دەبێت زۆر چاک چاومانتیانەوە چکم بەڕاستی خزمەتێکی باشمانەکەن ئیتر دیارە خۆ نەقسانی کەمکوریش هەر هەیە بەڵام بە شێوەیەکی عام پێویستە زۆر یارمەتیوان اینجا ئینسانێک من وەکو قسەیکی خۆش بۆ تاگوێ کابراێک لە زمانی گرایەکەی خۆ نەیبینیەوە وتی مامۆستا جار کوردایی خۆم پێی دەڵێت سەرم قەبڵێنە وتی مامۆستا ئەتوانی سەرم قەبڵێ وتم بەسەر چاو پارە دەی یا گەنمە دەی وتی وەڵای هیچیانم نییە توی خۆ گوپی لێ نامرا تۆ نە پارە بی نە گەنم بێ ئەبچۆ وەریگرە کاکە تۆ خۆ مستحقی وەریگرە لەبەرەوە ینی ئەم یاسا جوانەی ئیسلام بۆ ئەوانەیە کە وەزعیان باش نییە اینجا باشترین واجب بێت کە جێبەجێکردنی ئیسلام ئەوەیە یەکەم جار بۆ خۆت پێویستە بژێوی خۆت دابینکەی 2 بۆ ماڵ و مناڵەکەت 3 بۆ خزمەکانت 4 بۆ بێگانە ئێستا بەداخەوە جاری وایە یەکسەرچین بۆ قۆناغی 4 نا هەوو بە تۆ کە سوکارەکەی خۆ ئاتی ذە القوربى حق المسكين ئەوانەی خزمەکانی خۆت ئێستا من خەڵکە ناسم براکەی محتاجە بێ قەزابێ نایداتێ خوشکەکەی محتاجە بێ قەزابێ نایداتێ یا مەسەڵەن مامی محتاجە نایداتێ پوری محتاجە نایداتێ خاڵی محتاجە نایداتێ بە زۆر بەداخەوە زۆر بەداخەوە دەچێت بۆ یەکسەر دەیبا بۆ بێگانە یان ئەلم ڕۆژان گوێم لێ بوو مەسەڵەن برایەک دەی و فەڵەستین وایە فەرموودم کاکە خۆخوان بەناشکری خوانە خەریکی خۆشمان کۆ فەڵەستینمان لێ دێ خەڵکێکی ئەوەندە داماوە پێویستی بە ژیانە لەبەرەوە ئەگەر ئێستا فەڵەستین پێویستێتی بەسەر چاوم بەڵام خۆم ئەولاترم تا فەڵەستین من لە پێشترم تا ئەو چکم من حەقم بەسەرتەوێ من هاوزمانتم دراوسێتم خزمتم ئەمە ئێستا دراوسێ جاری وایە 3 حەقی بەسەرتەوە حەقێکی موسڵمانی حقيقي دراوسي كابرا دراوسي مجولكيه مسيحيه باجولك ومسيحيه محتاجه بيبي المتيبي ما انسانه ام انسان دەبێت تەکریم کرێ دەبێت ڕێزی لێ بگرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری داوە بە جوولەکەکان لێشی وەرگتون چۆ بۆ دعوەتیان هاتۆ بۆ دعوەتیان یعنی دەبێت ئێمە بۆ بیر تەسکیە بینەوە کابرا کە جوولەکە یا موسڵمان نییە ئیتر دەستخینە بێنە قاقای بیخێ نا دەبێت ئێمە ئاگامان لێ حتا لە صنفی زەکاتێکیەکان مؤلفة قلوبهم ئەبێت دڵی ئەو کەسانە ڕاگیرکەن کە محاربەی ئیسلامیشەکەن بۆی تۆ پارەی بیتێ وەکو کابرای کوردەواری خۆیان دەڵێ بۆی نمەک بیگرێ بۆی ئیتر محاربەت نەکات جایەتی نەکات لەبەرەوە ئێمە پێویستمان بۆیە کە بە شێوەیەکی گشتی مراعاتی مرۆڤایەتی بکەین کەەوە مرۆڤە پێویستە پێغەمبەرگیان صلی الله علیه و سلم جەنازەی جوولەکەی کاتۆ لە بەری هەڵسا ویان زایی نەیزانێت یا ڕەسوڵ جوولەکەی وتی دیبا جوولەکەی خۆ بەشەرە
كإنسان خاوني الريزة ولقد كرمنا بني آدم أخواني يفرقوا ولا كرمنا المؤمنين كرمنا بني آدم إما الريز معناه أنه نوعي آدم ما دام أمام مروفة يسرزي لي بيجي حرمتي لي بيجي لأنه حالكاتها إما بيارمتي زكاتك هو واجبهم نتيني يعني تقول قلني دين جناح بعد بي لو حالكاتها أو كساني كبيستي أم بيتي بياندين بلام يكش كزور بيجي يعني زور بينا خوشة من باوكم معقولة كشكم محتاج بزكاة بخيركم ئێم پارە بۆ چییە؟ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئێلەم کاتە من یارمەتی کچەکەم نەدەم محتاج بێ ئاخرا چاو لێ چەند جاریان مشکلێمان ئێستا باوکی وایە کوڕەکەی 4-5 دەفتەری لێ دزیوە ئێ باش بۆ لێ دەزیە گەر نەیدێ ئەوش پەنابا بۆ شتی تر لەبەرەوە لەم ڕۆژانە برادێک تەلەفۆن وکەڵێ کوڕەکەمە مێژنی بۆ بێن بە زەکات زۆر عیبە بۆ تەوە قساکەی یا دەڵێت دایک و باوکم زەکاتی بەمێ ڕاستی شەرمە من دایک باوکم بە زەکات بەخێوکەم بەڵام براکەت خوشکەکەت کە نەفەقەی لەسەر تۆ نییە قەیناکە تێگەی بیدەرێ یارمەتی بەسا دوێنێ ئافرەتێک بە حورمەت و کوچەناوە تەلەفۆن زۆر دڵم بۆی پڕبووتی دایکم بە ڕۆژوو نابێ پێم وتۆ دایە فیدێکم بدەرێ توێتی بە تۆ ناشێتە مۆزەفی ئەخ مۆزەوتم دایکە من 6 مانگ معاش بۆ نەگەوتم وەڵای من زمانم بکەوێت ئێرە لێوە ناکەم ئەخ باشە دایە تۆ حەقێکی شەرعیە لەسەرت يعني حق جناح نية تورجيان سوغر بيو كشكل محتاج بيه هرو جناب مامۆستا کەسی وا هەیە بۆ نمونە بە قسەکەی بەڕێزت کارمەند بووە پێشتر بارودۆخی باش بۆ ئێستا بەم شێوەیە کەسی وا هەیە لەبەرەوەیکە بە ئەرکی خۆی ئەزانێ قەرزی بۆەکە لەم کاتەیە بۆ نمونە قەرزکردن دروستە يعني بۆ مەقسەد بۆ سەرفترەکە دەڵێ نا پێویست ناکە قەرزکە پێویست ناکە قەرزکە چون ئەم مادە محتەبا خۆی وەریگرێ باخۆی وەریگرێ ئەمە بۆ یەکێکە کە ئیمکانیەتی هەبێ بژێوی هەبێ کە نەیبێ پێویست ناکە تۆ بچێ قەرزکەی باشە مامۆستا کەسانێکن بڵێ فلان ماڵ سەرفترەی نایەمێ زەکاتی نایەمێ لەبەرەوەی خانووی خۆیانە بەڵام ڕەنگە کەسابەتێکی وای نەبێ ڕەنگە نەخۆشێکیان هەبێ لە ماڵەکەیە کە ڕۆژانە پێویستی بە دەرمان بێ پێویستی بە پارەیەک بێت کە بۆی ئەم نەخۆشە ئیلاج وەربگرێت ئەم کەسانە کە خانوویەکیان هەیە خۆ خانوو ناخورێت ئەو کەسانە زەکات و سرفتریان پێشێت زۆر بەداخەوە یعنی من زۆر جار بە خوشکبرایانم ئەڵێم تۆ یەکجاری ئەوەی کە ماڵوێرانێکی خانووەکەی بفرۆشێ بۆ بژێوی ئینجا کاتێ بە کرێکی مەساتەکە قورسترە بێ نا ئەم خانوو خۆ سوکنایە ضرورەتی ژیان حتا ئۆتۆمبیل ئەمڕۆ بۆ ضرورەتی ژیان ئۆتۆمبیل بۆ بەزەر یعنی من کە ئۆتۆمبیلەکەم بێ ئەوە ناگەینەوە کە تۆ ئیتر بمرم لە بەرسا یا با بچێ سیارەکەی بفرۆشێ نا کاکە ئەمانە ضرورەتی ژیانە سوکنا ضرورەتی ژیانە نا بەعکسەوە ئەلەم کاتە ئەو پێویستی بە تۆی دەبێ یارمەتی بینە وەڵا ئەوە نابێ بە حجەکە ببێ بە مانعی ئەوانە دوای بیانوە گەڕن يعني بیانوێک بدۆزنەوە بۆی نەیدا بە و کەسە ئینە خانوو و ئۆتۆمبیلیش کە وەکو عەرزم کردی ئەمڕۆ بۆ بە ضرورەتی ژیان بەڵام کابرا خوانەوە خەسا ئەگەر مەسە بڵێم بۆ نمونە سیارێکی پێ ئاخر مۆدێلە و وەزعی ئەتوانێت سیارەکەی بفرۆشێ تۆزێک مەسە بڵێن مۆدێلی خواردتر یا بکڕێ بکە سیارێکی کەمتر بەڵام کابرا وەکو نمونەیەک برایانی ڕاگەیان خوازر ئەمەتۆ زۆر تەشەنەیان پێکرد ئەڵێ کابراایەک چۆتە لا قەسابێ ئۆپڵێکی پێ بۆ ئۆپڵەکە هەنێوتی سەری ڕۆی دوای ناڕۆی ئۆپڵیش خۆ دەزان ئیتر من برادەرێتی فڵان کەس لەخوا بەزە برامە ئۆپڵی ڕۆژن کۆر بدە سەرەتانی کرد ئۆپڵکەی بەداشکۆری خوانە بێ وەکەی سیارێ تێگەی سوبحان الله لا مەحکەمە مەکینەکەی کەوت بۆ خوارەوە جا عەرز دەکەم ئەم برایە کە چوو بە لا قەسابێتی 5 کیلۆ گۆشت و 3 کیلۆ قیمە بۆ پێشە کابرایکی ئەفەنی و قۆز و جوان بڵێن مسەقەف کە سەیرێکە ئەم کراسێک و شاڵێکی لە بەرایەوە ئۆپڵێکی پێ سەری ڕاو دوای ناڕاعیم نەبێ زۆر بەلایەوە قورسە بێ قسە ناکە تا ئەو برای ڕۆکە دوایە ڕواڵێ ئەمە ئیشی چییە؟ ئەڵێ وڵا کاکە ئەمە خوا دەرویکی خێری لێکردۆڵە چۆنە دوژنی هێناوە هەردووکیان پێشتر مێردەکانیان دەوڵەمەند بۆ دووکیان مردون ئێستا ئەم لە تەڕی خۆ لە وشتێن بێ ئاوا و تیاتی دەبە قوربانە بۆ میشی کە بە 5 کیلۆ با ئۆپڵێ نەیخوا خۆی ماڵی هەیە سوبحان الله دەستی تێی ناچێ بیخوا بڕواتان بێت ژن و پیاوێ بوو مناڵیان نەبوو باشە وتی مناڵیانەوتی منیش چوو ماستیان لێ بکڕم بەیانی نان و ماستیانە خوارتی سوبحان الله سەیرەکەم خوای نان و چاخۆن بە بێمار منیشتم ئەوە بۆ تۆزێ ماستان وتی ئاخر سەتڵەکە گەر بیشکێنین خەڵک لێمان ناکرێت لە قاپێکی بچووکە بیمێنە وتی کوردە تۆ محەمیە منی تۆ قچێت و ماستەکەی خۆ بکڕۆ تمدە تۆ زەحمەتی قاپێکم بەرێتی تی لەو ماستەی کە لێ بکڕ تۆزێکەوتی تۆزێ عاقڵ بەو ئەمانەتم بۆ وتی ئێمە عیاذ بالله وتی خوا دەبی بەستون بە پێغەمبەریش ناکرێتەوە خەڵکێک هەیە ماڵی خۆشێتی دەستی تێی ناچێت بێت لەبەرەوە بەڕاستی ئەمە موسیبەتێکی گەورەیە ومێد دەکەم ئینشاءالله
من دائما دڵفراوان بی وە پێغەمبەریش دەفرێت سوێنە خوا سوێنی پێغەمبەری بەخۆڕایی دەفرێت سوێن بەو خوای کە جانی منی بەدەستە خوا لە ماڵی بەخشراو کەم ناکە حتا بیبەخشی خوا پێت دەبەخشێت پێغەمبەرگیانە فەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ کە بەیانی ڕۆژەوە دوو فریشتەی خوا دێنە سەر فەرمێ خوا گیان فلانی کوڕی فلان دەبەخشێت تۆش پێی بەخشە فلان دەستی نۆقانە خوا تۆش دەستی لێ بگرێرەوە بەیدێرێ لەبەرەوە دڵنیا بن بە قەناعەتی من ئەم کوردستانە شیرینەی ئێمە کە مەبەدی پێغەمبەران و عەلەیهی سڵام ئەولیا و پیا و چاکانە هەر بەهۆی ئەو سەدەقەیە کە هەموو موامەرەکانمان هەڵەشت موامەرەی گەورە زۆر لەسەر ئەم میلەتەیە بەڵام بەهۆی ئەو خێرەومەندی ئەو بەخشینەوە ئێمە بە خۆشمان ڕازی بۆ تورکیامان نردووە بۆ سووریامان نردووە بۆ فەڵەستینمان نردووە بۆ کوردستانی ئێران ئێستا هەتا ئێستاشی لەسەر بێ لەگەڵمانە مەسا هاوکاریمان کردو لەبەرەوە کاتی خۆی ئەوانیشی ئەرمەتیان ناوین مەمنونیانین بەڵام قەزدم ئەوەیە یعنی میلەتی ئێمە بەخوا گاڵتەی پێ ناکرێت زەکات و سەرفترە دروستە بەس بە مسلمان بدرێ یان بە دینەکانی تریش ئەتوانێت یەکێک ئەها مؤلفەتین قلوبهم یەکێ لەو سنفانی کە زکات تێدەنێ ئەوانن کە دڵیان ڕاگیرەکەین بۆی لە دەروی باسنەی ئیسلامە بەڵام بۆی چۆن دەرها کورداری خۆیان دەڵێ بەرتیت بەرنەرمەکە ئێمە ئەسەفرە بە بەرتیت نا بەڵام بە حەقێکی ئیسلام حەقێ دەینێ بۆی محارەبەمان نەکاو لە حەدی خۆیدا بۆست زۆر باش جا ئەگەر کەسێک میوان لە ماڵیا بوو لە کاتی نزیکە و جێژن و سەرفیترەکەی هێشتا نەداوە ئایا وا هەیە پێویستکە حەقی میوانەکەش بە یا هەرنا خۆی و ئایلەی خۆی زکاتی میوانەکەی با واجب نییە لەسەری مناڵەکەی بدا عفو میوانەکەی بدا چکو میوان ئەوە سەر چاوان و سەر سەرمان بەڵام وەکو ئەوی کە ئەگەر خوا نەخواستە محتاج بێ ئەم وەکو مەسەر خوارە من محتاج و تۆ خوشتێکی منی هاتی بۆ میوانی بە من وەزعی من دەزانیاڵی مامۆستا هیچ خەفەت مەخۆ من زکات و سەرفتەکەت بۆ دەدەم ئەمە قەیناکە یا ئەتوانی بیدا بە خۆی کە خۆی محتاجە تۆ وەکو خوشکێکی بەڕێز وەکو مسلمانێکی ئەم کوردستانی وەکو مسلمانێکی هاوسبان ئەم خوشکت ئەم برایە محتاجە بە خوشک و برای دینیشت نەبێت هاوکاری بکەی بۆ ئینشەڵا پێویستیەکانی جێبەجێ زۆر باشە لە کەیەکە ئیتر پێویست دەکات سەرفیترە بدرێت ئایا بۆ نمونە ئێستا کە نۆ ڕۆژ دە ڕۆژی ماوە هەلێسەوە ئەتوانن پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم فەرمێ نزیکترین کات لە جەژنەوە لە جەژنەوە نزیک بینەوە بەڵام شتێکی کەشەیە ئێستا مەسە بڵێم بۆ نمونە بڕات بێ وازانم بەبێ مبالغەدەوری 12 مانگی ڕەمەزان چوو بۆ لە خەیاتی خۆی گەورە موفەقیکە پێم ئەوی بۆ جەژن تاو نابێت جلەکە باشە تۆ ئەگەر پێش مەسەڵ ساعات 2 ساعت پێش جەژن ئەو پارە بێ بە من چۆن جلی پێ بکە فریا ناکە وانە فریا ناکەوێت لەبەرەوە زووتریش بی دەیتێ مهمە ئەو خوشکەمان ئەو برایەمان لە محتاجی نەجات دەی بتوانێت پێویستێکی خۆی پێ جێبەجێکە ئیتر ئەوەش گەورەترین خێرە کە تۆ پێغەمبەرگیانە فەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر تۆ پێویستی خوشکێکت یا برایەکت یا محتاجی خوشکێکت یا برایەکت جێبەجێکەی سەی ئەم تەشجیعانە ئەم فەرمودانەی پێغەمبەر چۆن هانی ئێمەدا کە ئێمە هاوکار و دەستباریە بجارە قورئان فەرمووی تعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان واتقوا الله إن الله شديد العقاب پێغەمبەریش فەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر محتاجی خوشکێکت یا برایەکت جێبەجێکەی تەسەوور کە لە مێشکی خۆتا یەک مانگ لە مزگەوتەکەی پێغەمبەردا عیبادەتکەی صلی الله علیه وسلم چەند خوا خێر بۆ ئەوە خێر بوونوسی مامۆستاوەکو کۆتا پرسیار پارەی دانرا و ئاڵتون چەند بێت بڕەکەی زەکاتیەکەی و ساڵی بەسەرا تێپەڕێت خوای گەورە جەزات باتەوە ئیسلام وەکو پێم وتی بەڕاستی نیزامێکی زۆر جوانی دانا سەیری ئێستا ئەمڕۆ ئەم ساڵ لیژنەی فتووە بڕیاریدا 2 ملیۆن و 200 بێت لە ملیۆنی 25,000 لە ملیۆنی 25,000 ئەگەر دەفتەرێکمان هەبێ لە دەفتەرێ 2 وەرەقە و نیوە دەی باش ئەمە مەسە وەکو پارە وەکو ئاڵتون قسەیکی خۆشتان بۆ کەم 2 خوشک تەلەفۆنی هەم بۆ کردمتی مامۆستا تۆزێک ئاتونم هەیە زەکاتی ئێمە تۆز و مۆز نازانین مسقاڵەکەم پێ بڵێ وتی تۆزێک وتم نا تۆز من جوابت نادەم وچکم نازانم تۆز چی ئەومانە پێم بڵێ ئیشیاتی 40 مسقاڵ ئیشیاتی 6 مسقاڵ ئەمە تۆزە ئەمە تۆزە بێ زۆر زۆرەکەی چی بێ خوای گەورە ئەو ماڵانەمان نەداتێ چون بەڕاستی من حەزم لەو ماڵێکت باتێ کە ئینسان دائما دوعا بکەن با دوعا بکەین بینەرانی و بیسەرانی خوا ئەم دڵەومان دەوڵەمان کە من باوکم بە ڕەحمەت بێت دەکەم دوی حازیە باوکم یەکەم دەوڵەمەی جعفەران منم برایەکم ئێستا لە سویدە خوای گەورە موفەقیکایی و ئاخر باوە تۆ چیت هەیە وەڵی مەگەر سەبەتە شڕ هەبێ سەبەتەی ترێوەی ترێن تێکرد تی مەگەر لە سەبەتە شڕا دەوڵەتی ڕۆڵە دەوڵەمەنی بە دڵە کە ئینسان لە دڵا دەوڵەمەند بوو دەوڵەمەندە ئینسان کە لە دڵا فەقیر بوو فەقیرە جا لەبەرەوە برا شیرینەکەم ئاڵتون 20 مسقال 2 مسقالەدا
چل مسقالەکەدا حیوان ئەوانەی کە حیواندارن ئەلحەمدوللا کۆمەڵی خەڵکمان هەن خوا بەرەکەت خاتە سەرۆتی زراعیمانەوە ئینشاءڵڵا سەرۆتی ئاژەڵیمانەوە لە حیوانە 40 سەر مەڕێکەدا ئەگەر مەڕی هەبێت ئەگەر بزنی هەبێت 40 سەر بزنیەکەدا دوایی لێ ناسەنی حتا دەچێتە 120 کە بوو بە 121 ئەنجا دوودانادا یعنی لە 80 نایداتەوە لە 100 نایداتەوە کە بوو بە 121 لە 120ەکان دانەیەکی کاتەوە ئەبێ بەدوان یعنی ئەوانەی کە بەسە بڵێ ئاژەڵداری دەکەن 121 سەریان بێت دوو سەرەدەن ئەگەر چلی بێ یەک دانادا فەلاحەت و گەنم و ئەوانش لە 10 تەنەکە تەنەکەیەکەدا بەڵام برنج لە بەروی عەزێتی زۆرترە لە 20 تەنەکە تەنەکەیەکەدا ئەمە یاسایەکی زۆر جوانە ئەوە نییە دەست خاتە بینە قاقا بخنکێنێ ئەوەش نییە کە بەسە بڵێن هیچ ئیسفادەیەکی نەوێت ئیسفادەیەکی بێ بۆ ئەو خەڵکانەی کە بۆی بتوانن ژیانیان تۆزێک ڕێک بێتەوە لەگەڵ ئێمەدا بەخۆشی ئینشاءڵڵا بشین زۆر سپاس مامۆستا گیان دەست خۆش بێت.